بینەرانی زێدە ئەزیزی کەناڵی کوردستان 24 و بەرنامەی یاد و یادگار سڵاوتان لێبێت لە بەیانیەکی زووی بەهاری شارە جوانەکەی سلێمانی جارێکی دیکاتوینەتەوە خزمەتتان لەگەڵ مامۆستایەکی ئەزیز، مامۆستایەکی هەستناسک، کەسێک کە بەداخەوە زیاتر لە خۆی شیعرەکانیمان بینیوە کە ئەمەش ینی بەڵگەیە بۆ ئەوەی کە شعرەکانی چۆتە ناو خەڵکەوە، چ لە ڕێگەی خۆیەوە بێ، چ لە ڕێگەی ئەو هونەرمەندە ئەزیزانەوە بێ کە دەق و تێکستی مامۆستا ئیسماعیل محەممەدیان هەڵبژاردووە بۆ گۆرانیەکانیان. ئێمە من زیاتر حەز ناکەم عادەتەن لە پێشەکیەکەیە زۆر بڵێم، چکە لە ناو بەرنامەکە دێنە سەر وردەکاری لایەنە جیاوازەکانی کەسایەتی و شیعرەکانی و تێڕوانینی بۆ ژیان. فەرموو مامۆستا. منیش لەم دەستپێکە پێم خۆشە شارێ پێشکەش بە ئێوە و بە بینەرانی کەناڵە جوانەکەتان شێوە کاتبینم نازانم بۆ زمانم لە گۆ چێ ئەو ڕۆژەی تویتیان نابینم لە عمرم بە فیڕۆ چێ کاوینە ئەبارێنی لە بارینی گەزۆ چێ ئەو شۆخانەشم خۆشێ کە شێوەیان لە تۆ چێ. بەخێر بیتەوە هەربژی مامۆستاگیان. مامۆستا ئیسماعیل محەممەد ئەگەر خۆی بە کەسێک بناسێنێ کە غەیرە کورد بێ یەکەم جار بێت بە دیداری ئێوە شاد بێ، چۆن خۆتی پێناسیێنێ، لەکوێ دەست پێەکەی؟ من ئیسماعیل محەممەد هەڵبەتە خۆش ئینسان بەخۆی هەڵدا، پیاوێکی سادە و ساکار، پیاوێکی خاکی لە ساڵانی 82 کۆتای 82 سەرەتای 83کانەوە شعرە نووسم، کۆڕ و کۆبوونەوەم هەبووە، هەرکە خوێندکار بوون لە ئامادەیی ئەزمەڕ شانۆگەریمان پێشکەش کردووە، لە گەرمیان لەدایک بووم، بەڵام ئەوە 46 ساڵە لەم شارەیەم، یعنی لە 7 ساڵیەوە لێرەم. ئێمەش وەکو هەموو کوردەکانی تر لە دوای نسخەی 75 بەر شەڵای ڕاگواستن کەوتین، ئیتر لەو ساڵەوە هەتا ئێرە لێرەم و لێرە پێگەیشتم بێت زیاتر ئێرە بۆ چکە من لە 7 ساڵیەوە لێرە بووم، ئیتر زیاتر وەکو پێم وتی لێرە پێگەیشتم و لێرە تێگەیشتم و فامم کردەوە و خۆمم ناسی دەور و بەرم ناسی، لەبەرەوە زیاتر خۆم بە کوڕی ئێرە ئازانم. من عادەتەن کە لەگەڵ میوانە عزیزەکانم پێش بەرنامەکە وردە گفتوگۆکەین، لەبەرەوەی بەرنامەکە ناوی یاد و یادگارە، حەز ئەەکەم لەو شوێنە بێ کە خۆی مەبەستێتی بەشە جیاوازەکانی بەرنامەکە. یەکەم جێگا کە اختیارت کرد کتێبخانەی گشتی سلێمانی بوو کە ئێمە ئێستا لە حرەمی ڕاوەستاوین. بۆچی ئەم شوێنە دەختیار کرد؟ ئەم شوێنە یادەوەریم زۆرە لەگەڵە. کاتێک کە خوێندکار بووم کە بە تایبەتی ئیمتیحانی وەزاریمانە بوو یا ئیمتیحانی سەری ساڵمانە بوو، بۆ سعیکردنە هات بۆ ئەم قاعەی کتێبخانەی گشتی. ئەنجا دوای بڵێن لە کاتی پشۆکانی سەری ساڵ و قوتابخانەیە زۆر جار هاتوین لێرە کتێبمان وەرگرتەوە بە ئیسیعارە کتێبمان خوێنەوەتەوە، زۆر کاتمان لێرە بردوۆتە سەر. ئەنجا لەبەرەوەی یادگاری سەردەمی لاوی و خوێندکاریم زۆر بۆ لێرە. بۆیە پێم خۆش بوو ئێرە اختیارکەم لێرەوە دەست پێکی بەرنامەکە بێت. باشە، بەراورد بەو کاتە ئەو کاتانەی لە قوتابخانەی بڵێن خوێندنگەی ئەزمەر بوون لەگەڵ خوێندکارە هاوڕێیەکانت ئەگەڕان بە ناو شارە، سەردانی کتێبخانەی گشتیتانە کرد، یاد و یادگاری جیاوازتان تۆمارە کرد، چ شیرین چ تاڵ، شار چی گۆڕاوە؟ ئەمە زۆر بەڕوونی لە شیعرەکان تا ڕەنگی یاوەتەوە کە هەستەکەی گلەیی ئەەکەی بەدەم شعرەوە گلەیی یەکەی لەوەی کە سیمای شار تەواو گۆڕاوە و بۆ ئەوە شعرت نووسیوە؟ شارم بۆ ئەوە نووسیوە، هەرو شعری بیبی سلێمانی ناکەی
کۆپلەیەکی تایە ئەگەر ئەم جارە بیتەوە ئەم شارە ناناسیتەوە سیمای بە جۆرێک گۆڕاوە یادگاری هەرتیان نەماوە ساڵانی هەشتاکان و هەفتاکان و نەوەکان ئەم شارە وا فراوان نەبوو ئەم شارە هەمووی نەبوو بە بلۆک و کۆنکرێت شارێک بوو لە سادەیی لە خاکی لە بە تایبەتی خانۆگڵەکان یانی شارێکی تازە نووسیوە تقریبان چوومەتەوە بۆ ڕۆژگارانەوە ئەوی شەڵا لە دوایی دواتر دێنە خزمەتی ئەو شارەش لە ئەو سەردەمەی لە خوێندنگە بووی ئاماژەت بەوە کرد کە لە کۆتایی 1970 سەرەتای 1970 تر وردە وردە دەست کرد بە نووسین و شعر نووسین پێش ئەوە هیچ نووسی بوو پێشەوە نەخێر بەس من لە ئەوەی بیرمان لە پۆلی شەشی ابتیدایی بووم من کتێبم کڕیوە کتێبی چیرۆک و شەعری مناڵان بە تایبەتی مەسەلەن کتێبی بیرتە یەکەم کتێب مریشکە سوورە بووە چیرۆکێکی مناڵان بوو ئەنجا کتێبێکی تری مامۆستا عومەر عەبدوڕەحیم خوا لێ خۆش بوو کە لە بواری مناڵا دەستێکی باڵای هەبوو کتێبێکی ئەویشم کڕی ناونیشانەکەی ئێستا لە یاد نەویش هەر چیرۆک بوو ئیتر شعریشم خوێنێتەوە ئەمانە وردە وردە دەستم پێ کردو بە دیوانەکانی گۆران و بێکەس و قانع و شێرکۆی بێکەس و عەبدوڵڵا پەشێ و لە بەرەونیەکان لە دوای هەفتا و هەشتاکانەوە ژەنەراڵی پاییز و ئەو یەکەم دیوانی لە هەشتا و چوار هەشتا و پێنج غوربەتە چ ڕۆمانێکت یەکەم جار خوێندەوە ئەگەر بیرت بێت یەکەم ڕۆمان کە بەرکەوتنت لەگەڵی هەبوو یەکەم ڕۆمان کە خوێندە بێتمەوە ژانی گەل بووە دووەم دایکی مەکسیم گۆڕکێ بووە دایکی مەکسیم هەر لە یادگارە هەڵە نەبم چەند میوانێکی دیکەش باسی دایک و باسی ژانی گەلیشیان کردووە چونکە بە شێوەیەک لە شێوەکان هاوتەمەنی یەکتر کاتانەمە باشتری ئەمە بووە ئەو کاتانە باشە کتێبێک هەیە دوای ئەوەی کە خوێنتەوە ئیسماعیل محەممەدەکەی پێشەوە نەمای هەواڵ گۆڕانکاری تیا کردی وڵات دیوانی مەسەلەن مامۆستای من دیوانی بێکەس قانع بە تایبەتی لە دوایەوە تر دیوانی عەبدوڵڵا پەشێ و لە تیڤەڵمەد زۆر گۆڕانکاریان لە شێواز و لە خەیاڵ و بیرکردنەوەی منان کرد. کە بەناو فەیسبوکەکە تا ئەگەڕێی بە ئاشکرا حەز بە پابندبوون و پەیوەستبوون و بە خێزانەکەتەوە ئەبینرێت بۆ نمونە لەگەڵ شلێرخانە لەگەڵ کچەکانە نازام چەند کچ و چەند کورتانەیە دوو کچ و دوو دەخواتە من درێژ بم تا ئەو ڕادەیەی بۆ جژنی لەدایکبوونی هەر یەکێکیان شعرێکی تایبەتت نووسیوە ئەمە گەر زیاتر لە شعرێکیشت نەنووسی بێ خێزان لای تۆ چ مانایەکی هەیە؟ من شلێر دروستی کردوم بە خۆشەویستی ئاسەرگیریمان کردووە هەموو جارێگەڵێم نەک لە کۆڕ و مەجلیسی کۆمەڵایەتی خۆشمانە ناتوانم چاکەیە و شلێر بەمەوە بەڕاستی لەگەڵمان بووە لە خۆشی و ناخۆشیە لە بوون و نەبوونە یعنی مەگەر هەر بۆ شعرە وەسفی کەم کە ئاڵێم خۆشەویستی من و تۆ لە خۆشەویستی کەس ناچێ وەرە عەشقێکم پیشاندا لە عەشقی من و تۆ بچێ بۆیە شعری من دڵگیرە و لە شعری هیچ کەسێ ناچێ
بە ڕۆح شعرێ بۆ نووسم نازانم چۆن ڕۆح دەرناچێت شاعیر ئەگەر سەردانەنێ گیاندانەنێ بە چییە چێ هەر شعری ئاوی دڵ نایە تۆ خوایە بە شعرە چێ ئەم دنیای و لە دەستداوم هێندە خۆشمەوی کچێ لەوە زیاتر تۆم خۆش بێ ئەو دنیاشم لە دەست ئەی بە خێر بیتەوە هەر بژیت چەند گرنگە دایکان و باوکان وەکو یەک بڕوانە کچ و کوڕەکانیان هەردووکیان بەخششی زۆر گەورە و جوانن هەردووکیان بەخش و دیاری جوانن ینی من بەڕاستی بیرمان نۆبەرەکەمان لاوێن کچە گەورەکەم نۆبەرەکەمان کچ بوو زۆر زۆرم پێخۆش بوو زۆر خۆشحاڵ بووم و دایمەن واشە دایمەن کچ هۆگری باوکێتی کوڕی هۆگری دایکێت لە کۆمەڵگەی ئێمە اینجا ئێستا ژەروایە هەرچەنە من فەرقیان ناکەمەوانە بەڵام بە تەبیعەت وایە کچەکان زیاتر هۆگری من و کوڕەکانی دایکیان یاخوا تەمەند درێژ بن و سایە و سێبەری جەنابتان و شلێرخانیشیان لەسەر هەر بمێنێ و بەردەوام بێ گرنگە شاعیر هەمیشە بەعاشقی بمێنێتەوە بۆ ئەوەی هەمیشە بەرهەمی هەبێ عاشق نەبێت ئەپوکەیتەوە داهێنان نابێت شعر نابێت بەڕاستی من بەردەوام خۆم بە عاشق ئەزانم بەردەوام لە عاشق ئاژیم مامۆستا ئیسماعیل لەناو هونەرمەندەکان دیارە بەشێکی ئێجگار زۆری تێکستەکانی تۆ ئاوازی بەبەردا کراوە و کراوە بە گۆرانی یەکێک ینی بەشێکی زۆر بۆ نەگۆرانیەکانی کاکە عەتاقە دەداغی چەندین تایتڵی دراماکانی مامۆستا حسێن میسری یادی بەخێر زۆرینەیان لەلایەن جەنابتانەوە نووسراون کامیان هەمیشە لە هزر تا ئەمێنێتەوە یانی ئەو ئەلبومەی کاکە عەتا عارەقەڵەی شەونمە بە گوڵی بە حوزنەوە ماڵاوایی لێیەکەمەوە بیری سلێمانینە چەندینی دیکەش خۆرنەوەزان چی ئەمانە کامیان لای خۆت زۆر تایبەتە هەمویان یادگاری و جوانی خۆیان هەیە لە زەمەنی خۆیان بۆ من بوون بە یادگاری لای من زیاتر گۆرانی بیری سلێمانی ناکەی یان گۆرانی تەنیا دڵم بۆ خۆی ماوە لەگەڵ ئەویش لە لای خۆم خۆرنەوەزان لەگەڵ مەسەلەن گەردەلول بەڵێ یانی ئەوانە هەمووی یادگاری جوانن بۆ من بەڕاستی تێکستێکی دیاریکراوت لەوانەی بۆ نمونە عارەقەڵەی شەونمە من حەزم لێ ئەگەر بیرە بێت بۆمان بخوێنیتەوە لە یادم نییە بەس دانەیەکی دیکەیان دانەیەکی کە مەگەرەوەی تەنیا دڵم بۆ خۆی ماوە لە پڕ ڕەنگی پیریم لێ نیشت تازە هەستم پێ کردووە تەنیا دڵم بۆ خۆی ماوە ئەویش لە لای خۆم نەبووە سرم بۆتە پیرە مەگرون ئیتر بەفری لێ نابڕێ هەنگاوم لەسەر خۆ قورسە وەک جاران ڕێم بۆ ناوەڕێ ئێستا وەگەوسا حەز ناکەم هەرگیز سەیری ئاوێنەکەم ڕوخسارم جۆرێ شێواوە ناچێتەوە سەروێنەکەم تەواو بووم تەواو بەسەر چووم ئای لە تەمەنی پاییزیم ئەفسوس چۆن غافڵ و گیرانە پیری عمری جوانی دزیم لە پڕ ڕەنگی پیریم لێ نیشت تازە هەستم پێ کردووە تەنیا دڵم بۆ خۆی ماوە ئەویش لە لای خۆم نەبووە سرم سپی بووە چاوم بینینی کەم بووە بێحەواس و بێتاقەتم عمرم هەمووی بەسەر چووە مەیلی نووسینم نەماوە و وەگەوسا شعرم بۆ نایە بەڵام عەشق و خۆشەویستی و هەر وەک جاری جاران وایە ئەوەی لە منە هەر جوانە و ئەوەی پیر نابێ و نامرێ تەنیا خۆشەویستی تۆیە هەر جارەیە بێ بە شعرێ من بەبێتەوە تەواو بم بێتەوە من شعر نازانم دنیای من بە تۆ جوانە تا ئاگا بە شعرەکان ئەی بەخێر بیتەوە لە سەردەمی ئامادەی ئەزمەر لە 1970 دەگەر خەڵت نەبووم هاوپۆل بوون لەگەڵ کاکە پەیوەند جافە ڕێک وایە بەڵێ تا ئێستش پەیوەندیەکە بەردەوامە هەتا ئێستاش پەیوەندیمان بەردەوامە و هەر بۆ نمونە دوێنێ لە خاک لەلام بوو شعرێکی تازەم هەیە بەتەمان لەگەڵ کاکەمال محەممە بە یەکەوە بیکەن بە گۆرانی لە ژێر سەردێڕی گەڕانێ بە سلێمانیە بەڵێ جا بەرنامەکەی تۆش
یاد و یادگارە و منیش لەو شعرا زیاتر بۆ یاد و یادگاری ئەم شارە چوومەتەوە ئەگەر دەرفە دەبێت پێم خۆشە ئینشاءڵڵا ئێمە تۆزێکی دیکە دین ئەگەر پێشکەشی ئێوە و بینەرانی کەناڵەکەتانی بکەمەوە بۆ یەکەم جارە کە لێرە ئەو شعرە بڵاوە بێتەوەی خوێنمەوە زۆر باشە ئێمە کاتمان بۆ ئەو شعرە داناوە و هەنێ پرسیاری دیکاکەین و لە کۆتابەشی قسەکانمان ناچینە سەر ئەو شعرەی کە کاکە پەیوەنجاف و کاکە کەمال محەممەد دەیکەن بە گۆرانی و لە بڵین هۆنراوەکە و تێکستەکە هیچ جەنابتانە بۆ هێندە پەیوەستی بە سلێمانیەوە یعنی مبالغە نەبێت لە دە شعرا ڕەنگە لە هەشتیان وشەی سلێمانی و یادی سلێمانیت کردبێت سلێمانی بۆ من ژیانە سلێمانی ئەو شوێنەیە بۆ من بەدیلی نییە یعنی حەزم لە سەفەرە حەسم لە گەشت و گەڕانە بە زۆکەوەی کە بڵێ لە شوێنێکی کە بژیم بێ لە سلێمانی مەحاڵەشتیوە لەبەرەوە سلێمانی بۆ من هەموو شتێکە هەموو یادگاری مناڵی و گەنجی و جوانی و ئێستامە هەمووی لێرەیە چەند گرنگە شاعیر نووسەر هەموو ڕۆژەکانی ژیانی بەخۆشی بەسەر نەبە هەست ئەەکەی ئەوانەی بەرز و نزمی کەوتن و سەرکەوتن هەوراز و نشێ و تاڵی و سوێری زۆریان چەشتووە بەرهەمەکانیان بە پێسترە دەوڵەمەندترە تێرترە و باشتری شەگا بە خوێنەر زۆر وایە ئێساگەر هێ من غەریب نەبووە دەربەدەر نەبووە ناڵی جودایی لە دایک نابوو ئەو نمونەیەکی زیینۆ بۆەوە ینی تۆ ئەگەر ناخۆشی نەبینی ناتوانانی ببی بە خاوەنی دەقێکی داهێنەر ینی لەبەر ئەوە ژیان بە خۆشی و ناخۆشیەکانی وە جوانە بەڕاستی ینی کە ئەبێ بە یادگاری ناخۆشیەکانی ژەر بە لای تۆ جوانن لە دوجارە من چەند بروسکە پرسیارێکە کەم وردەوردە لە کۆتایی نزیکە بینەوە بە مامۆستا ئیسماعیل بە چ سیفەتێکی کەسی بەرامبەر پەستە بێ چ شتێک تووڕەتەکات بەو هەموو هێمنیەوە بێوەفایی و ناڕازگۆیی بەرامبەرە لە کێ نابووری ئەنی هەستەکەی کە ئەو شتەی بەرامبەر کردی بەحاڵە بتوانێت لی ببووریت و بیبەخشی وەڵاهی ڕقم لە کەس نییە لە هەموو کەسێ بوورم یعنی کەسێک نییە بڵێم لی نابوورم زۆر بریناری کردوون زۆر لێبوردەی بە تەبیعەتی زۆر بریناریشان کرده بێتم ڕەنگ ئەو دەقەیە ئەو کاتە یا یەک دوو ڕۆژ تەواو گرفتاری کردم بێتاقەتی کردم دوایی جۆم نایاوەتێ حەزەکەم ئەو شعرەشمان پێشکەشکەی لەبەرەوەی هێشتا لە ناو سەردەمی کۆرۆناین بەداخەوە کە بۆ کۆرۆنات نووسی بوو خۆشەویستی ترز نازانێ لە عەشقا دوودڵی کوانێ مەڵێ خۆتم لێ دوور بگرە گوێ لە ڕێنمایی بگرە قەت خۆمە لێ بە دوور ناگرم با هەزار کرۆنا بگرم من هەر لە باوەشەگرم کە تۆ مردی من بۆ نەمرم خاترجەم بە جوان گوێ بگرە خۆشەویستی گەورەترە لە گشت کۆرۆنا و ڤایرۆسێ ئیتر بەندە بۆ بترسێ ئەی بەخێربیتەوە هەر بژیت وێنەیەکم لایە سەرنجی ڕاکێشام حەزم کرد پیشانت بدەم و قسەی خۆتی لەسەر بکەی ئەم وێنەیە بۆی بە جوانی لە کامێراکەش دەرکەوێ ئەم وێنەیە چیت بیرە خاتەوە ئەو وێنەیە دەقیق 1970 لەگەڵ هاوڕەیەکمان کاگوەسانڕەوە چوین بۆ گوزەرەکەی بڵین شەقامی مەحوی پێڵن بۆ لای هونەرمەندی خۆشەویست هونەرمەندی میلی کاگە ئەحمەد شەماڵ کە من یەکێکم لە هەوادارانی دەنگی بۆ یادگاری ئەو ڕسمەمان لەگەڵ ئاگرت لە ستۆدیۆ دیاری لە چوارباخ ئەوی شەر ئەو پێناسەیی مامۆستایە من دیسانەیگرێتەوە هونەرمەند و ژیانی خۆشمەحاڵە نەکرد لە سەردەمێک کە لە ژیانە بوو ژیانی تاڵ و ناخۆش بوو بەداخەوە ئێستش گرنگی پێدانەکەی وەکو پێویست نییە بەداخەوە من بۆ ئەوەی ینی ئەو کاتە بە جەنابتان ببەخشم ئەو شعرەی کە بڕیارە کاکە پەیوەنجاف و کاکە کەمال محەممەد بیکەن بە گۆرانی جەنابتان لە بەرنامەکە لوتف بکەن و سوپاستانەکەین کە بۆ یەکەم جارە
ڕووناکیە بینێ لەسەر شاشە. گەڕانێ بە سلێمانیدا وەرن بمبەنەوە یاران بۆ سلێمانێکەی جاران، بۆ شارەکەی شێخی نەمر، بۆ مزگەوتی گەورەی زیکر، بۆ تەوافی شێخی کاکی، قوتبی شارە بۆ پیاوچاکی، بۆ خانەقاکەی مەولانە پیاوی گەورەی زاناودانا، بۆ خانەقای مەحوی گەورە هەزار حەیف بۆ ئەو دەورە، بۆ پیرمەسوور، بۆ حاجیحان، بۆ لای شێخمارف لە سەیوان، وا خەیاڵم ئێستا ئەمبا بۆ سەروەی سوبۆکانی بان. بۆ بەردەرکی سەرای بێکەس کە بۆ ئەم شارە بوو بە کەس، بۆ خزمە دەمی زەکی بەک، بۆ ماڵی تۆفیق وهبی بەک، بۆ لای منەوەرانی شار، لای شێخی خاڵی بەوی قار.